ئەم هەڵمەتانەی کە ئەکرێ مەبەست لێ وشارکردنەوەی هاوڵاتیانە پابەتبوونی هاوڵاتیانە بە ئەو ڕێوشێن و ڕێنمایە تەندروستی و خۆپارێزانی کە ئێستا لەلایەن وزارەتەکانەوە لایەن ئەنجومەنی وەزیرانەوە لایەن پارێزگا و قایمقامێت و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و هەروەها ئەو ڕێنمای و ئامۆژگاریانەی پزیشکەکانە کە ڕۆژانە لە سایتەکانە لە ڕاگەیاندنەکانە بڵاو ئەکرێتەوە مەبەست لێیت بۆ ئەوەیە کە هەموو لایەکمان پابند بین بە جێبەجێکردنی ئەو ڕێوشوێنانە بە جێبەجێکردنی ئەو ڕێنمایانە و ئەمە خاڵی سەرکەوتنی ئێمە ئەبێ بەسەر ئەو نەخۆشیێک کە ئێستا بەشێکی زۆری وڵاتانی دنیای گرتووەتە. سندیکای کرێکاران و پیشەوەرانی سلێمانی کرێکاران بەگشتی هەموو ئۆتیمانی کە لە سنووری چالاکی ئێمە ئیشەکەن بڕیارمان داوە هاوکار و بەشدار بین لەگەڵ تیمەکانی چاودێری لە قایمقامەتی سلێمانی لەگەڵ تیمەکانی تەندروستی سلێمانی کە خۆشبەختانە چەند تیمێکی بەرفراوانمان دروست کردووە هەمانە هاوکاری ئەممان قایمقامەتی سلێمانی و تەندروستی سلێمانی بن بۆ چارەسەرکردن و ئەو ڕێوشێنانی کە ڕێنمایەکانی تەندروستی ڕێگای پێدا بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی ئەم ڤایرۆسی کۆرۆنایی کە بڵاو بۆتەوە.